السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەزیز و خۆشەویستانی خۆم، ئیمان و باوەڕی هەر یەکێکمان تام و چێژ و شیرینی و لەزەتی خۆی هەیە کەوا دڵی مرۆڤ تام و چێژ و لەزەتی ئەم شیرینیە ئەچێژێتن هەروەکو چۆن بەدەمی تام و چێژ و شیرینی و لەزەتی خواردن و خواردنەوە ئەچێژێتن. ئیمان باوەڕی هەر یەکێکمان خواردن و خۆراک و وزە و هێزە بۆ دڵمان هەروەکو چۆن خواردن و خواردنەوە هێز و وزەیە بۆ لاشەمان. بەڵام مرۆڤ لە سات و کاتێک تام و لەزەت و چێژ و شیرینی لە خواردن و خۆراک ئەبینێتن کەوا لەشی ساغ بێ، تەندروستی چاک و باش بێ و ئەگەر بێت و ئەم مرۆڤەیە نەخۆش بێ و ناساغ بێتن، هیچ لەزەتێک هیچ تام و چێژێک لە خواردن و خواردنەوە نابینێتن. و مرۆڤیش لە سات و کاتێک تام و چێژ و لەزەت و حەلاوە و شیرینی لە ئیمانەکەی و لە دینداریەکەی خۆی ئەبینێ، لە سات و کاتێکەوە دڵی ساغ بێ، دڵی پاک و پاکیز بێ، دڵی دوور بێتن لە گوناهە و لە تاوان و لە ئارەزووی خراپ. بۆیە ئەگەر بمانەوێتن تام و چێژ و لەزەت لە ئیمانەکەی خۆمان، لە دینداریەکەی خۆمان، لە خواپەرستیەکەی خۆمان ببینین، باگوێ بگرین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکەوە پێشەوە ئەبوو هورەیرە لێی ئەگەڕێتەوە سەروەرمان فەرموویەتی: من سره أن يجد طعم الإيمان وفي رواية أن يجد حلاوة الإيمان فليحب المرء لا يحبوه إلا لله عز وجل. رواه أحمد في المسند، وقال الحافظ العراقي حديث صحيح، وقال أحمد شاكر إسناده صحيح، والبزار في المسند، وقال الهيثمي رجاله ثقات، والحاكم وقال صحيح الإسناد وأقره الذهبي. سرورمان أفرمي صلى الله عليه وسلم هر کەسێ پێی خۆشە، هەر کەسێ حەز ئەکەو ئەیەوێ تام و چێژ و لەزەت لە ئیمانەکەی خۆی ببینێ. لە ڕوایەتێکی تر هەر کەسێ پێی خۆشە و ئەیەوێ شیرینی ئیمانەکەی خۆی بچێژێ، با هیچ کەسێکی خۆش نەوێ، هیچ مرۆڤێکی خۆش نەوێ ئیلا لەبەر خوای پەروەردیگار نەبێ، ئیلا لە پێناو ئەڵڵا تەعالا نەبێ. بۆیە ئەزیزەکەی خۆم، ئەگەر ئەتەوێت تام لە ئیمانەکەت ببینی، ئەو کەسەی کەوا دۆستە، ئەو کەسەی کەوا ڕەفیق و هاودەمتە، ئەو کەسەی کەوا خۆشەویستە، با خۆشەویستیەکە و برادەرایەتیەکە و دۆستایەتیەکەت تەنها و تەنها لەبەر خودای پەروەردیگار بێ. سەردانکردنت، دانیشتنت، هاتوچۆت، قسەکردنت لەگەڵی با هەمووی لەبەر خاتری خودای پەروەردیگار بێت جەلە جەلالوه. چونکە خۆشەویستی و ڕق لێبوونەوە لەبەر خوای پەروەردیگار و لە پێناو خودای پەروەردیگار ئەڵقەی هەرە بەهێزی ئیمانە، پتەوترین پەتی ئیمان. ئەگەر بمانەوێ دەستی پێوە بگرین لە دنیا و لە دوا ڕۆژە ڕزگار و دەربازمان بێ، سەروەرمان صلی الله عليه وسلم بەڕای کوڕی عازیب لێی ئەگێڕێتەوە، ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەی دەیهێنێ و ئەرناوتیش ئەفەرمێ حەدیثێکی صحیحە. سەروەرمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم: إن أوثق عرى الإيمان أن تحب في الله وتبغض في الله. أفرمي بيقمان بدل نيايوا بتوترين پەتی ئیمان، حەبلی ئیمان کەوا مرۆڤی ئیماندار دەستی پێوە بگرێ، خۆشەویستە لە پێناو خوای پەروەردیگار و ڕق لێبوونەوەیە لە پێناو خودای پەروەردیگار. بە ئومێدی ئەوەی کەوا ئەیکەین و ئەیڵێین و ئەنجامی ئەدەین هەمومان لەبەر خودای پەروەردیگار بێت جەلە جەلالوه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.